ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست خوشکان برایان ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. پڕ بەدڵ بە خێراتنی گەرمی هەموو لایەکتان دەکەین و ڕێز و پێزانینی خۆمان لە بەرامبەر ئامادەبوونی بەڕێزتان دەردەبڕین و بە ناوی خۆمان و ئێوەی بەڕێز و خۆشەویستیشەوە پڕ بەدڵ بە خێراتنی گەرم و تایبەتی بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی دەکەین بۆ سنووری مەڵبەندە تێکۆشەرەکەتان مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەڕێزان، بەو پێی کە هەموو چاوەکان لەسەر ڕۆژی 30 ئەیلولی 2018 بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک تاکەلایەن بێ چەند و چوون داکۆچی لەسەر بەڕێوەچوونی ئەو هەڵبژاردنە لەو مێژوەدا کردوتەوە، بابەتی هەڵبژاردن سەرەکیترین و گەرم و گوڕترین بابەتی ڕۆژە ئەمڕۆ لە کوردستان و لە ناو خەڵک و لە میدیادا هەموو لایەشی سەرقاڵ کردووە. هەر لەو ڕوانگەیەشەوە ئەو بابەتە ئێمە و ئێوەی لێرەدا بەیەکەوە کۆ کردوتەوە. جارێکی تر بە گەرمی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین و دەستپێکی ئەو کۆبوونەوەیەشمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن برای خۆشەویستمان کاک یوسف عوسمانەوە دەست پێ دەکەین با بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل أي شيء أكبر شهادة قل الله شهيد بيني وبينكم وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون أن مع الله آلهة أخرى قل لا أشهد قل إنما هو إله واحد وإنني بريء مما تشركون. الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم الذين خسروا أنفسهم فهم لا يؤمنون. ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بآياته إنه لا يفلح الظالمون. ويوم نحشرهم جميعا ثم نقول للذين أشركوا أين شركاؤكم الذين كنتم تزعمون. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی کاک مەلای یوسف بداتەوە. بەڕێزان، ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتن دەبین لەلایەن بەڕێز مامۆستا ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی کوردستان با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله
وعلى آله وصحبه ومن والاه. برز جناب مام صالح باپیر أمير كومل الإسلامي، برزان ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان کاندیدان و بەربژێرانی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان زانایان و مامۆستایان و ڕێسپی و پیا ماقوڵان، ئەندامانی بەڕێز خوشکان برایان، سەرەتا بە ناوی خۆمان و بە ناوی مەڵبەندەکەتانەوە بە خێراتنێکی گەرمی گشت لە یەکتان دەکەین. خوای پەروەردگار پاداشتی ماندووبوون و ئامادەبوونی گەرم و گوڕی جەنابتان بداتەوە و بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەی بەڕێزیشەوە بە خێراتنێکی گەرمی جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی یاوەری دەکەین. بەڕێزان، وەک دەزانن کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنی 30/9/2018 بە لیستێکی سربەخۆ هاتۆتە مەیدانەکە. لەگەڵەوەی کە دەزانین کە ئێمە کاری حیزبیشمان بەشێکە لە کاری ئیسلامەتیمان، جا چ جای تەنها هەڵبژاردن، بەڵام وەک دەزانین هەڵبژاردننی ئەمجارە تایبەتمەندی خۆی هەیە. لە گرنگترین ئەو تایبەتمەندیانەی هەڵبژاردننی ئەم جارەی سینۆ بڕیارە لەسەر چارەنووسی دەسەڵات و حکومڕانی 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستان و هاوکاتە لە دوای هەڵبژاردننی 12/5 ئەم ساڵی ڕابردوو کە تیایدا بە دیار چاوی هەموو دنیا و هەموو هاوڵاتیانی ئەو هەرێمە هەڵبژاردنێکی پڕساختەکاری کرا، دەنگ و ئیرادەی خەڵکی تێدا دزرا و دەنگ و ئیرادەی خەڵک یاری پێکرا. بۆیە ئەمانەوەمان لێ دەکا ئەم هەڵبژاردنە تایبەتمەندی خۆی هەبێت بەوەی کەوە لەبری ئەوەی کەوا مەرامی هێزی دەسەڵات بەدی بێنین، بەوەی کەوا ئیرادەمان خوا نەخواسە تێک بشێت و بێئومێد بین، بەڵکو پێویستە سوورتر بین و بە گەرم و گوڕتر لەم هەڵبژاردنەدا بەشداری بکەین. بۆیە کۆمەڵی ئیسلامی بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین لیستێک لە بەربژێرانی خۆی ئامادە کردووە بۆ هەڵبژاردنە، بۆ ئەوەی کە ئینشاءالله تەعالا بتوانین لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنێکی باش تۆمار بکەین بە پشتیوانی خوای پەروەردگار. بەڕێزان، وەک لای هەموو لایەک ئاشکرایەکەوە هەڵبژاردن و خاڵە بەهێزەکانی هەڵبژاردن لە 3 خاڵی سەرەکیدا، هەچی لێکۆڵەروانی دنیا هەیە لە 3 خاڵی سەرەکیدا ئاماژەی پێ دەکەن. یەکێک لەوانە بریتیە لە هەڵوێست و کاندید و کردار. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ خوای پەروەردگار لە هەموو ئەو 3 ڕەهەندە سەرەکیە توانیومانە ئەسپی خۆمانی تێدا تاو بدەین. ئەگەر بە تاکە هێزێکیش مابینەوە لە مەیدانەکە، سوپاس بۆ خوای پەروەردگار لە هەڵوێستە مەردانەکان و سەربەرزەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ڕابردوودا و تا ئێستاشی لەسەر بەردەوام بووین بەردەوام بووین. پاشانیش لە ڕۆی کردار و خزمەتگوزاریەوە ئێمە چ شاندی حکومیمان چ فراکسیۆنەکانی پەرلەمانیمان پڕن لە هەگبەکانیان پڕە لە دەستکەوت، پڕە لە هەڵوێست، پڕە لە کۆمەڵێک شت کە دەتوانین ئێمە شانازی پێوە بکەین. سپاس بخوا. پاشان لیستەکەشمان پڕە لە کاندیدی بەهێز. سپاس بخوای پەروەردگار کە خەڵکی لە دەروەی کۆمەڵی ئیسلامی و لە دەروەی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بە بەهێزی کاندیدەکان دەکەن. کەواتە ئێمەی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی و ئەندامانمان پێویستە بە گەرم و گوڕی لەم هەڵبژاردنەی ئەمجارەدا بینە مەیدان و ئەرکی سەرشانی خۆمان ئەنجام دەین. سەربەرزانە بانگەشە بۆ لیستەکەمان بکەین. کۆمەڵی ئیسلامی هەکبەکەی پڕە لە خزمەت. ئێمە هەرتەنها ئاماژە بە چەند شتێکی دیاریکراوی ئەو سنوورەی خۆمان بکەین. بەڕێزان، تا ئێستا زیاتر لە 1000 کەس لە خانەوادەی کەم دەرامەتی ئەم سنوورە لە بەرنامەی بەخشین سودمەند بووە. تا ئێستا زیاتر لە 1500 کەس لە خەڵکی کەم دەرامەت کە پێویستیان بۆ بووە لە بواری تەندروستیدا خزمەتیان پێ بکرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی تەندروستکاران و ڕێکخراوی شنەکە لەسەر بە مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی لەو ڕێگانەوە بە بێ بەرامبەر چوونەتە عیادەیان کردووە و خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش کراوە. ئێمە لەگەڵ خۆشی و ناخۆشیەکان و ئێش و ژانەکانی خەڵکی خۆمان سوپاس بە خوای پەروەردگار بەردەوام بووین و لەگەڵیاندا ژیاوین. لەبەرەوە دەکرێت بڵێین ئێمە بە سەربەرزیەوە دەچینە بەردەم خەڵک و بانگەشە بۆ لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی و کاندیدە بەڕێزەکانی دەکەین. بەو ئومێدە ئینشاءالله و تەعالا کە دەکەوێتە سەرشانی ئەندامیش
ئێمە کە لە سنوورەکەدا زیاد لە 6 بۆ 7 لیژنەمان لە سنوورەکەدا تەشکیل کردووە بۆ ئەوەی کەوا پەیامی لیستەکە بدێنین بە خەڵک. ومێد دەکەم ئینشاءالله تەعالا هەر برا خوشتێک لە هەر لیژنەیەکدایە بە گەرمی بە دڵسۆزی بە لێبڕاوی هەڵستێ بەو ئەرکەی کە لە سەرشانێتی بۆ ئەوەی کە بتوانین بانگەشەیەکی سەرکەوتوو بۆ لیستەکەمان بکەین، بەڵکو بە پشتیوانی خوای پەروەردگار سەرکەوتنێکی گەورە بۆ کۆمەڵی ئیسلامی و لیستی 194ەکەی لەم هەڵبژاردنەدا تۆمار بکەین پشت بە خوای پەروەردگار. دووبارە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. خوای گەورە پاداشی ماندووبوونتان بداتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وەبەرەکاتوه. بەڕێزان، ئێستاش ئاوێتەی فەرمایشت و ڕاستپاردە و ئامۆژگاریە جوانەکانی بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبین. بەڕێز مامۆستا عەلی باپیر کە بابەتەکەی بە ناونیشانی کۆمەڵی ئیسلامی و ئامانجەکانی کە پێشکەش بە بەڕێزتانی دەکات. بەڕێزیان با بفەرمێن. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. زۆر خۆشحاڵم کە لەم ئێوارە کۆڕەدا بەدیداری ئێوەی بەڕێز برایان و خوشکانمان لە سنووری مەڵبەندی پێنجی ڕانیە بەدیدارتان شاد دەبم. زۆر خۆشحاڵم. هەموو لایەکتان بەخێر بێن یاخوا و وێڕای دەستخۆشی و پێزانین وەفا دەربڕین بۆ ئێوە برایان و خوشکانمان لەم دەڤەرە. دەستخۆشی پێزانینی خۆم بە ناوی خۆم و هەموو سەرکردایەتی و قیادەی کۆمەڵی ئیسلامیەوە بۆ هەموو ئەو براو خوشکانە، ئەو کادیرە دڵسۆزانە، ئەو مشورخۆر و خەڵکە لێبڕاوی خۆمان دەردەبڕم لە هەموو گۆشە و کەنارەکانی هەرێمی کوردستان کە بەدڵێکی پڕ لە ئیمانەوە و بەدڵسۆزی و مشورخۆریەوە سەرگەرمی بەرچاوڕوونکردنەوەی خەڵک و هاندانی خەڵکن بۆ ئەوە کە لەگەڵ ئێمە بێنە مەیدانی گۆڕانکاری، بێنە مەیدانی پاکسازی و چاکسازی و ڕاستکردنەوەی ئەم واقیعەی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی لێ بکەین لای خوای پەروەردگار پەسەند بێ و بۆ خۆمان لە دنیادا مای بەختەوەری بێ، بۆ دوار ڕۆژیشمان جێگای سەرفرازی و ڕەزامەندی خوای پەروەردگار بێ. خوا پاداشتی هەموو لایەکتان داتەوە. دیارە کۆمەڵی ئیسلامی ئەو کار و کاروانە ئیسلامیە کە پێێتی ئەو پرۆژە ئیسلامیە کە هەڵی گرتووە حەقیقەت بە هەوڵ و هیمەتی ئێوەیە، ئێوە و هاوێنەکانی ئێوە. و من لە پشت ئێوەشەوە سەڵاو و ڕێز و حرمەتی خۆم ئاراستەی هەموو ئەو خەڵکە دڵسۆزە دەکەم کە بە شێوەیەک لە شێوەکان بە هەر جۆرێکە بۆیان بلوێ هەوڵ دەدەن کە ئەم کار و کاروانە ئیسلامیە سەرخەن، بە گوڕتریکەن، بە هێزتریکەن، بە پێستری بکەن کە بێگومان حەقێکی خەملێ خوراو هیچ گومانی تێدا نیە زاڵ دەبێت بەسەر باڵتیلێکدا کە خزمەت کراوە لە مەیدانەکەدا، بەڵام حەقێک خەمی لێ نەخورێ بێگومان لە بەرامبەر باڵتیلێکدا کە مشوری لێ دەخورێ و پارەی بۆ خەرج دەکرێ و خزمەتی دەکرێ، ئەو حەقە کە خەمی لێ ناخورێ، خزمەتی ناکرێ، پشتگیری ناکرێت، تێدەشتێک نەک لە بەرەوەی بۆ خۆی بێهێزە، لە بەرەوەی بێکەسە و بێخزمەتە. بۆیە من لێرەوە وەکو بەرپرسیارەتێکی دنیایی و قیامەتی ڕوو دەکەمە هەموو خەڵکی هەرێمی کوردستان، جەماوەری هەرێمی کوردستان، پیاوان و ئافرەتان، ورد و درشت، هەموو چین و توێژەکان کە لەگەڵماندا هاوکار بن،
نەک بۆ ئەوە کە ئامانجێکی خۆمان بەوان تەحقیقکەین بەڵکو ئامانجی هەموو لایەکمان ئەویش بریتە لە چەسپاندنی دادگەری لابردنی زوڵم و ستەم نەهێشتنی قۆرەخکاری و گەندەڵی کە من دیارە وتارەکەم لە 4 تەوەرەدا پێشکەشی ئەوە دەکەم بەڵام هەمووی دەچێتەوە نێو ئەو ناو نیشانە کە ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی چین کۆمەڵی ئیسلامی دەیەوێت چی بکە دەیەوێت چ بکات چ گۆڕانکاریەک بکە سەرەتا دەمەوێتان عەرز کەم کە کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت کە خەم لە 4 دۆسیەی سەرەکی بخوا یەکەم دۆسیەی ئاین دووهەم دۆسیەی ژان و گوزەرانی خەڵک سێەم دۆسیەی نەتەوە چوارەمیش دۆسیەی نیشتیمان هەر کامێک لەوانە کۆمەڵی ئیسلامی خۆی بە بەرپرسیار دەزانێ کە وەفادار بێ بە پاراستنی و پارێزگاری لێکردنی هەر کام لەو 4 دۆسیە ئەمما بەنسبەت یەکەمیانەوە ئاین دیارە مەبەستمان پێی ئیسلامەتیە ئیسلامێک کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین ئەوەی کە خوا سبحانه وتعالى لە قورئاندا دای بەزاندووە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە ڕێباز و ڕێوشوێنی خۆیدا ڕوونی کردوێتەوە بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین پارێزگاری لێ بکەین چ لە ڕووی علمیەوە بیپارێزین وەکو خۆی بیگەێنین چ لە ڕووی کردەیەوە هەوڵ دەین بیچەسپێنی لە واقعدا و لە ڕاستیدا میلەتێکی مسلمان ئەگەر ئەوەی کە خوا فەرموویەتی و ئەوەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی و کردوویەتی لە ژیانی خۆیاندا پیادەی بکەن لە خەمی دنیا و قیامەت دەڕەخسێن زۆر جار گوتومانەوە لێرەش دووبارەی دەکەینەوە هەموو پێغەمبەران هاتوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بۆ هێنانەدی دوو ئامانج وەکو پەیوەندی نێوان خۆیان و خوا تەنیا خوا بپەرسترێت وەکو پەیوەندی نێوان خۆیان و خۆیان بە دادگەری ژیان بەڕێوە ببردرێ تەوحید و عەدل جا تەماشا بکەن برا خوشکەکانم ئەوانەی کە نەیار و ناحەزی پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام هەر لە نوحەوە بگرە چێ دژی نوح وەستایەوە قال الملأ الذين استكبروا من قومه دەستڕۆیشتووە خۆبەزلگرەکان لە گەلی نوح گوتیان جا دوایی خوای پروردگار قسەکانی ئەوان دەجێڕێتەوە هەروەها هود پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە بۆ گەلی عاد ڕەوانە کرا هەروەها صالح پێغەمبەر کە بۆ گەلی ثەمود ڕەوانە کرا هەروەها شوعەیب پێغەمبەر کە بۆ گەلی مەدیەن ڕەوانە کرا و هەروەها ئیبراهیم و هەموو پێغەمبەرانی کە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ چێ ناحەزیان بوون ئەوانەی کە خۆبەزلگر بوون ئەوانەی کە خۆسەپێن بوون ئەوانەی کە خۆشگوزەران بوون لەسەر حیسابی خەڵک لەسەر حیسابی ڕەشوڕوتکردنی خەڵکی دی جا دیقەت بدەن ناحەزانی پێغەمبەران زۆر دژی تەوحید بوون تەنیا خواپەرستی جا نەک هەر لە ڕابردوودا ئێستا شەروایە و زۆر ڕەواز ژیانداوە بە شیرک و بە کوفر بۆ ئەگەر تەنیا خوا بپەرسترێ ڕێگە دەگیرێ لە چەوسانەوەی خەڵک لە خۆفەڕستکردن لە فیرعەونایەتی مادام هەر خوا پەرستراو بێ مادام هەمومان بەندەی خوابین دەبێ پێکەوە براو تەبابین بەڵام ناحەزانی پێغەمبەران ڕەواز ژیانداوە بە شیرک خوا لەگەڵ خوادا شتی کەس بپەرسترێ بۆچی ئەگەر خوا هاوبەشی بۆ پەیداکرا لە پەرستران و لە بە پیرۆزگرتن و بەرزگرتندا ئەو فیرعەون و تاغوتانە دەڵێن ئێمەش بپەرستن مادام خوا هاوبەشی هەبن ئێمەش هاوبەشی خوایین جا بەهۆی شیرکەوە ڕێ بۆ زوڵم تەخت و ئاسووغ دەبێت بەهۆی شیرک و هاواڵ پەیداکردن بۆ خوا و هاوبەش بۆ خوادانانەوە ڕێ تەخت و ئاجوخ دەبێت بۆ زوڵم بۆ چەوسانەوە بۆ قڕی و پڕی و چینایەتی بۆچی
هەندێک پەیدا دەبن دەڵێن ئێمە ژیان لە خەڵکی جا وەکو بنەماڵەوەی دیعایە بکەن وەکو عەشیرەت بیکەن وەکو حیزب بیکەن یا وەکو تاچێک یا وەکو توێژێک دیکتاتۆریەتی پرۆلیتاریا بێ دیکتاتۆریەتی حیزبی بێ دیکتاتۆریەتی عەشیرەت و هۆز بێ دیکتاتۆریەتی نەتەوە بێ دیکتاتۆریەتی بنەماڵە بێ دیکتاتۆریەتی تاک بێ ئەو شیرک و هاوبەش بۆ خوادانانە ڕێ تەخت و ئاجوغ دەکات بۆ زوڵم مادام خوا هاوبەشی هەبن دەڵێکەوەتە من بپەرستن خەڵک دەبێت کۆیلەی من بێ خزمەتی من بکە یا خۆم و نەتەوەکەم خۆم و عەشیرەتەکەم خۆم و بنەماڵەکەم خۆم و حیزبەکەم دەبێت خەڵک لە خزمەت ئێمەدا بێ ئامانجی دووهەمی پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام بریتیبووە لە عەدل کە هەر کاتێک تەوحید خوا بە یەکگرتن چەسپا عەدل و دادگەریش دەچەسپێ هەروەکو هەر کاتێک شرک و کوفر هەبوو زوڵم و چینایەتیش دەبێت لە ئاەتی ژمارە 25 سوورەتی ئەلئەنبیا خوا دەفەرمێ هەموو پێغەمبەرانمان ناردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ ئەوە کە خەڵک تەنیا خوا بپەرستن وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون لپیش تو دا ای محمد هیچ پیغمبرێکمان ڕەوان نەکردووە مەگەر پێمان ڕاگەیاندووە بۆمان سروش کردووە کە تەنیا من پەرستراوم تەنیا بەنداتی بۆ من بکەن هەموو پێغەمبەران بە تەوحیدەوە هاتوون لە ئاەتی 25 سوورەتی الحەدیدیش دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەرانمان عەلەیهیمو السەڵاتو وەسەلام بە بەڵگە ڕۆشنەکانەوە ناردوون کتێب و تەرازوشمان لەگەڵ دابەزاندوون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچێت کەواتە تەوحید بریتێ لە بناغەی مامەڵەکردنی مرۆڤەکان لەگەڵ خوادا لە ڕوانگەی ئیسلامەوە عەدل بریتێ لە بناغەی مامەڵەکردنی مرۆڤەکان پێکەوە بەدیلی تەوحید شرک و کوفرە بەدیلی عەدلیش بریتێ لە زوڵم و قڕی پڕی و چینایەتی ئامانجی ئێمەش وەکو کۆمەڵی ئیسلامی هەر ئەو ئامانجەیە کە پێغەمبەران هاتوون عەلەیهیمو السەڵاتو وەسەلام تەحقیقی بکەن ئەمجا ئەوە بەنسبەت ئاین بەنسبەت ژیان و گوزەرانی خەڵک ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئەو نیعمەتانەی خوا لەم زەویەدا دایناون نیعمەتی مادی و معنەوی نیعمەتی معنەوی وەکو هێمنی و ئاسایش وەکو سەربەرزی و سەلامەتی وەکو خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆبوون نیعمەتی مادی وەکو هەموو نیعمەتانەی کە خوا پێداوین ئەو نیعمەتانە دەبێت هی هەموو کەس بن دەبێت هەموو مرۆڤەکان لەو نیعمەتانەی خوادا وەکو یەک بەشدار بن مەگەر کەسێک جوهدی زیاتر سەرفکە خۆی زیاتر ماندووکە بەشی لە نیعمەتێکی خوادا زیاتر بێت ئەگەر نا لە ئەسڵدا هەمویان وەکو یەک تێیدا بەشدارن خوا وا دەفەرمێ خلق لكم ما في الأرض جميعا ئەوەی لە زەویدا بۆ هەمووانتانی خوڵقاندووە نەک بۆ عەشرەتێک و بنەماڵەیەک و حیزبێک و چەند ملیار لێرێک بۆ هەمووانتانی خوڵقاندووە والأرض وضعها للأنام خوا زەوی داناوە بۆ خەڵک نەیفەرمۆ بۆ حیزبێک و تاقمێک و عەشرەتێک و نەتەوەیەک بۆ خەڵک ئامانجی ئێمە ئەوەیە کە ژیان و گوزەرانی خەڵک بە شێوەیەک بێ کە هەموویان لە نیعمەتەکانی خوا بەهرەمەند بن وەک هیچ کەس بە منەتی هیچ کەس نەژیە و هیچ کەس بندەستی هیچ کەس نەبێ ئەوەش کاتێک دەبێ کە کاروباری کۆمەلگا بە دامەزراوەکان ڕێک بخرێ یاسا سەروەربێ مرۆڤبوون و هاوڵاتی بوون پێوەربێ سەردەست و بندەست نەبێ هەموومان پێکەوە براو تەبابین هەمووشمان بەندەی خوابین کەس کەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ خەڵک کۆیلەی بێ خزمەتکاری بێ خزمەتکاری خۆی و کوڕ و کچوونەوەکانی بێ نابێ کەواتە کاتێک کە واقعی کۆمەلگاکەی خۆمان پێچەوانەی ئەوە دەبینین بابزانین کە ئەوە ناشەرعیە لەم وڵاتەدا ئەوە گەورەترین منکەڕە لە دوای کوفر و شرک گەورەترین منکەر زوڵم و چینایەتی و تەبعیز و قڕی پڕیە دەبێت هەر کەسێ خۆی بە مسلمان و بە ئەهل ئیمان دەزانێ یەخەی ئەو منکەڕە گەورەیە بگرێ بەگژیدا بچێتەوە هەوڵدا لای بەرێ و لە شوێندا مەعروف بچەسپێنێ مەعروفی عەدل و دادگەری و یەکسانی ئێمە سەبارەت بە دۆسیەی نەتەوەی خۆمان بە ئەمیندار دەزانین لەخوا بە زیاد بە هەر کەسێک تەماشای هەڵوێستەکانی ئێمە بکە هەنگاوەکانی ئێمە بکە نەک بە دروشم و شیعار بە کردار و هەڵوێست ئێمە
ئەمیندار بووین سەبارەت بە نەتەوەی خۆمان. ئێمە گەلی کورد بە یەکێک لەو نەتەوانە دەزانین کە خوا لە هەمویان ئومەتی پێغەمبەری پێکێناوە عەلەیهی سەڵات وەسەلام. بە هەموو نەتەوەکان ئومەتی پێغەمبەر ئومەتی ئیسلام هەیە، بەڵام ئەو نەتەوەیە مەزڵومترین نەتەوەیە ئەمڕۆ لەسەر زەوی. چەند جار ئەومان گوتووە دەیڵێینەوە ئەم نەتەوەی کوردە وەکو نەتەوەکانی عەرەب و فارس و تورک و هەموو نەتەوەکانی دیکە کە ئومەتیان لێ پێک دێ، کە بەشەریەتیان لێ پێک دێ، حەقی خۆیەتی لە وڵاتی خۆیدا لە نیشتیمانی خۆیدا ئازاد و سربەخۆ بێ، خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێ، لە بنباری کەسدا نەبێ، هەم لە باشوورەکەی هەم لە باکوورەکەی هەم لە ڕۆژهەڵاتەکەی هەم لە ڕۆژ ئاوایەکەی. ئەوەمان گوتووە نەکەر بەش دروست و شیعار بیڵێین، کاتی هۆی مەنەخشە ڕێیەکیشمان دانا بۆ ئەوە و بە ڕەسمی ئیعلانمان کرد، بەڵام بەداخەوە کە بەدەممانەوە نەهاتون ئێمەش خاوەنی سوڵتە و دەسەڵات نەبووین تاکو پراکتیزەی بکەین. ئەگەر نامە عادەتمان نییە وەکو هەندێک لەو بەڕێزانەی کە ئێستا وعدی سەوز و سوور بە خەڵک دەدەن، دوای 27 ساڵ حکومڕانی ئەمر و نەهی ئەم وڵاتت بەدەستەوە تازە بە تازە دەڵێ وەرە وات بۆ بکەم، ئەی بۆ نەدەکرد چێ دەستی گربووی. بەڵام من بۆم هەیە بڵێم وەرە وا دەکەم، چونکە من دەسەڵاتم نەبووە. ئێمە لە دەسەڵاتدا نەبووین، هەر کەسێک لەیلی ئێمە بکە یا بڵێ حیزبەکان هەموو هەروەکو یەکن، ئەوە بابزانێ ئاو بە ئاشی ستەمکاراندا دەکا، ئاو بە ئاشی حکومڕانە گەندەڵەکاندا دەکا. چۆن هەمووەکو یەک بوون؟ ئەوەی کە هەوڵی داوە زوڵم و گەندەڵی لەسەر تۆ لابچێ لەگەڵ ئەوەی کە تۆی نوقمی زوڵم و گەندەڵی کردووەکو یەکن. ئەفەنەجعەل المسلمینە کەلمجرمین ما لەکم کەیفە تەحکومون. بەنسبەت دۆسیەی نیشتیمان، ئێمە پێمان وام نیشتیمانی کە ئێمەی لەسەرین کە ئەم باشووری کوردستانە پارچەیەکێتی، پارچەیەکیشی لە ڕۆژهەڵاتەوەیکی لە باکووریکی لە باشوورە، پێمان وا ئەو پێکاتانەی کە لەسەر ئەو نیشتیمانن هەمویان وەکو یەک مافی یەکسانیان هەیە، بە کورد و غەیرە کوردەوە، برا تورکمانەکان و ئەوانی دی، بە موسڵمان و ناموسڵمانەوە، مەسیحیەکان و بە هەموو نەوعەکانیان و یەزیدیەکان و کاکەیی و ئەوانەی کە بڵێن خۆیان بە غەیرە موسڵمان دادەنێن. هەموو ئەوانە مادام مرۆڤن لەم سەر زەویان لەو نیشتیمانەدان، خوا ڕزقی ئەوانیشی خستۆتە ئەم نیشتیمانەوە. دەبێ هەمووی بەهرەمەند بێ لە ماف و ئازادی یەکسان. ئەوە قەناعەتی ئێمەیە. ئەو قەناعەتەمان لە قورئانەوە هەڵهێنجاوە و ئەو قەناعەتەمان پراکتیزە و تەطبیق کراوە لە مێژووی 1300 ساڵەی دەوڵەتی ئیسلامیدا. تەماشای دەوڵەتی ئیسلامی بکەن، سایە و سێبەرێک بووە. وێ ڕای موسڵمانان، جوولەکە، نەسڕانی، یەزیدی، مەجووسی، بوذایی، هەموو ئەو خاوەندینانە لەژێر سایە ئەو دەوڵەتەدا ژیاون و جاری وا هەبووە پۆست و پێگەی گەورە و گرنگیشان هەبووە لە ئاسی وەزارەتدا و هەموو ئەو مافانەی کە موسڵمانان هەیان بوون ئەوانیش هەیان بووە. جوولەکەکان کاتی خۆی کە لە هەموو دنیادا دەسەوسێندرانەوە دەهاتن لە بنباڵی موسڵماناندا هەناسەیەکی ئازادیان هەڵدەمژی. ئێمە قەناعەتمان بەوەی هەیە کە دەبێ هەموو پێکهاتەکانی کە لەسەر ئەم نیشتیمانە دەژیان حەق و مافەکانیان وەکو یەک پارێزراو بن و کەسیش منەتیان بەسەردا نەکا. هیوا هەیە دەچێ شتێک دەکات بۆ مەسیحیەکان جا 1000 جار بە چاویان دەداتەوە، شتێک دەکات بۆ یەزیدیەکان 1000 جار بە چاویان دەداتەوە، یا بۆ خەڵکی دی. نا، حەقی خۆیانە. وەکو چۆن تۆ حەق دەویش حەقیەتی، بەڵێ تۆ بە ژمارە زۆرتری ئەو کەمترە، بەڵام یەک مرۆڤیش حەقیەتی. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ لە زەمی کەسێکدا کە ماڵ و سامان سەرف دەکا بەڵام بۆ بەختەوەرکردنی خەڵک و بۆ ڕازیکردنی خوای نییە. دەفەرمێ فەلەقتەحەمە العەقەبە وما ئەدراکە مە العەقەبە فەک ڕەقەبە ئەو ئیطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة. دەفەرمێ نەخێر ئەو کەسە دەروی سەختی نەبڕیوە. دەزانی دەروی سەخت چییە؟ فەک ڕەقەبە، ڕزگارکردنی مرۆڤێکە لە کۆیلایەتی، لە ژێردەستەیی. ئەو ئیطعام في يوم ذي مسغبة، یاخود خواردندانە لە ڕۆژێکی برسێتیدا. يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة. هەتیوێک منداڵێکی بێبابی خزم یاخود هەژار و نەدارێکە بە زەویۆن و ساوە. ئەوە بریتە لەوەی لەو دەروە سەختەی دەبێ هەموو مرۆڤێک بیبڕێ. دەبێت تۆ خەڵک دەرباسکەی لە کۆیلایەتی سیاسی و لە برسێتی و نەداری. ئەمجا تۆ سەرفرازی و ئازادی.
بێمە سەر تەوەری دووەم ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی چاوەڕوانیمان لە چی هێ سەرمان خا لەگەڵمان بێ هاوکارمان بێ دەستبارگرمان بێ ئێمە هاوکاریمان لە دوو جۆرە خەڵک چاوەڕوانی هەیە یەکەم خەڵکێکی دینداری مسلمان کە ئەوە دەزانن کە ئێمە خوا پشتیوان بێت ئەمیندارین لەسەر قەزیەی مسلمانەتی و دینداری ئەم خەڵک و وڵات و میلەتە کە لە ڕاستیدا دینداری و مسلمانەتەکەی ئەم خەڵک و وڵاتە ژیان و گوزەران چاکردنەکەی و چارەسەری کێشەی نەتەوەیی و چارەسەری کێشەی نیشتیمانیشی تێدایە چاوەڕوانیمان لە خەڵکی دیندار هەیە بە هەموو توێژەکانیانەوە هەر کەسێک کە ڕوو لە قیبلەی خوا دەکاوە شوێن کەوتوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاوەڕوانی لێ دەکەین هاوکارمان بێ دەستبارگرمان بێ خۆ بۆ خۆیان دەزانن نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمان کە لەوێ بوون چیان کردووە بەرگریان کردووە لە مافی مەزڵومان و لە بەرامبەر ئەو پرۆژانەدا وەستاونەوە کە بۆنی بێدینی یاخود زوڵم و ستەمیان لێ هاتووە ئەگەر بە تەکید ئێمە نوێنەرمان لەوێ زیاتر بن ئەوانەمان زیاتر بۆ دەکرێن هەروەها لە حکوومەت و لە هەموو کایەکانی دیکەدا هەروەها ئێمە چاوەڕوانیمان لە خەڵکی مەزڵوم هەیە بەگشتی بە مسلمان و نامسلمانەوە بە نوێژکەر و نوێژنەکەرەوە هەر کەسێک خۆی بە مەزڵوم دەزانێت لەم وڵاتەدا ئێمە چاوەڕوانیمان لێ هەیە وەڵڵاهی ئێمە دەسەڵاتمان بێ ئێمە قسەمان بڕیارمان بەدەست بێ و قسەمان بڕوان نایەڵین هیچ کەس زوڵمی لێ بکرێ نوێژکەر بێ یان نوێژنەکەر بێ مسلمان بێ یان نامسلمان بێ بۆ چونکە مرۆڤە ئێمە بە پێوەری خوا شت دەپێوین خوا دەفەرمێ چی دەربارەی مرۆڤەکان چی دەفەرمێ دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە ڕێزمان لە کوڕەکان و لە ڕۆڵەکانی ئادەم گرتووە لە کوڕکچەکانی ئادەم وەخوا دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ئینسانمان لە باشترین شێوەدا خوڵقاندووە وەخوا دەفەرمێ إذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة كاتي پروردگار بە فریشتەکانی فەرموو جێنشینێک لەسەر زەویدا دەنێم ئێمە مرۆڤ بە جێنشینی خوا دەزانین لەسەر زەوی مسلمان بێ یان نامسلمان بێ خوا ئێمە لەم سەر زەویدا ئاوەدانی کەینەوە کەواتە هیچ کەسێک نابێ بە بیانووی ئینتیمای دینی یا حیزبی یا سیاسی یا ڕەچەڵەکی بچەوسێنرێتەوە یا ڕەگەزی هەموو مرۆڤەکان دەبێ ڕێز لێگیراون حورمەت لێگیراون بۆیە ئێمە چاوەڕوانیمان هەیە پێشێ لە خەڵکی دیندار و مسلمان بە هەموو توێژەکانیانەوە بە تایبەتی مامۆستایان ئەهلی میمبەر و میحراب شێخانی طەریقەت ئەوانەی مەشرب سۆفی سەلەفی ئەو خەڵکە دیندار و مسلمانەی کە دەیەوێ شەریعەت سایە و سێبەری میلەت بێ چاوەڕوانیمان لێ هەیە لەگەڵمان بن هاوکارمان بن حەیف نییە بووە مامۆستایەک بە کۆڵێک مێزەرەوە کاندیدی حیزبێکی عەلمانی بێ کە بڕوای نە بە مەلا هەیە و نە بە مزگەوت هەیە و نە بە ئیسلام هەیە حەیف نییە مەلا گیان دەزانی بە دوا چی کەوتووی ئەمن گلەی ناکەم لە کەسێک کە بڕوای بە ئیسلام نییە بە دوای حیزبێکی عەلمانی بکەوێت لەوێدا کاندید بێ و سەریخە بەڵام تۆی مەلا تۆی مسلمان تۆی کە خۆت بە دیندار دەزانی بۆ بە دوای حیزبێک دەکەی بڕوای بە قورئان و سونەتەکەی تۆ نییە بڕوای بە شەریعەتەکەی تۆ نییە ئەتۆ بۆ خۆت کڵاوت لەسەر خۆت ناوە یا کڵاویە لەسەر ناوی بێمە سەر تەوەری سێم ئێمە جارجار هەندێک تۆمەتمان ئاراستە دەکرێن کە حەقیقەت ئێمە نەمان کردو بە عادەت وەڵامی ئەو تۆمەت و پڕۆپاگەندانە بدەینەوە ئێستاش نامەوێ نەناوی کەس دێنم نەوەکو شەخص و نەوەکو حیزب و جیهەت چکە بەڕاستی ئەو کەسانەی کە دەیانێ بە درۆ و دەلەسە بە پڕۆپاگەندای ناحەزانە خەڵک بڕۆخێن و ناشیرینکەن خۆیان فاشیلن فاشیلترین کەس ئەو کەسەیە کە لە جیاتی ئەوەی خۆی چاککە دەیەوێت خەڵک خراپکە لە جیاتی ئەوەی خۆی جوانکە دەیەوێت خەڵک ناشیرینکە یەکێ لەو پڕۆپاگەندانەی کە دەکرێن ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی خاوەنی بڕیاری خۆی نییە و خاوەنی هەڵوێستی خۆی نییە لە ڕاستیدا ئەوە تۆمەتێکی سواوی پوا و فڕێدراوە زۆر جار گوتراوە هەر کەسێ تەماشای کۆمەڵی ئیسلامی بکە زۆر چاگلەی دەخوێنێتەوە کە هەڵوێستەکانی هەڵقوڵاوی ئیرادە و قەناعەتی خۆی نی
و بازیشی لەسەر هەڵوێستانەی داوە بەڵام خۆ مەرج نییە هەموو شتێک باسکەی بەزم ئاماژە بە سێ سوار شت دەکەم کاتی خۆی کە کۆمەڵ ئیسلامی ئەعلان کرا دەوڵەتێکی دراوسێ هات لەگەڵ بەندە دانیشت ئاسی بەرز گوتیان ناوەکەی مەگ بە هەر ناوی بزوتنەوە بێ ئێمە هاوکارتان دەبین ناوی لێ بنێ کۆمەڵ ئێمە مامەڵەتان لەگەڵ ناکەین لە یادداشتەکانی خۆم دانووسیومە کە تەرجەمەی عەرەبی و فارسی کراوە و تەرجەمە ئینگلیزیش کراوە شتێکی ئاشکرایە گوتم ئەمڕۆ ناوەکەی بۆ ئێوە بگۆڕین سپێنی نێوەڕۆکەکەشی بۆ هیچ کە دەگۆڕین ناومان کۆمەڵی ئیسلامیە چێ بەو ناوە مامەڵە لەگەڵ دەکا بابیکە چێنێکە خواحاتیس کۆمەڵ ئیسلامی زۆر هەڵوێستی هاتوونە پێشێ هەر کەسێک تەماشایان کات دەزانێ ئەو پروپاگەندەی کە لە دژ کۆمەڵی ئیسلامی دەکرێت دەزانێ قسەیەکی بێبنەمایە کۆمەڵی ئیسلامی یەکەمین حیزب بوو گوتی دەبێن متمانە وەربگرینەوە لە نووری مالیکی دەوڵەتی دراوسی هەبوو پێی ناخۆش بوو هاتن گلەیان کرد گوتمان ناو هەڵوێستی ئەمەیە کۆمەڵی ئیسلامی دژی بەشار ئەسەد و ڕژێمی سووریا بوو و پشتگیری گەلانی ڕاپەڕیوی سووریای کرد خەڵک هەبوو پێی ناخۆش بوو لە ئاسی بەرز دەگەڵی مەقسەیان کرد گوتمان مەجالی تێدا نییە کۆمەڵی ئیسلامی لەو دوایانەدا کاک ئەحمەدی حاجی ڕەشیدی ئێمە لە بەغدا کاندید بوو بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان لە ئاستی بەرز قسە لەگەڵ مندا کرا ئەوە نەکرێ باشە و حاڵ و حساب بۆ گوتمانەوە مافێکی خۆیەتی ممارەسەی دەکا ئیدی نازانین خاوەنی بڕیار و هەڵوێستی خۆ نەبوونی کۆمەڵی ئیسلامی لە چیدایە قسەیەکی کە دەکرێت کە ئەوانە چیان کردووە چیمان کردووە تا ئێستا ئێمە ئەوەی کە پێمان کراوە ئەوە بووە لەو بەشدارێ جوزئی لە پەرلەمان و حکوومەتدا بووین پەرێزمان دیارە پەرێزمانەوە دیارە پێویست ناکەم ڕۆژە باسی کەینەوە چیمان کردووە خۆمە ئەم وڵاتە بەدەست ئێمە نەبووە بۆ نەوتەکەی بەدەست ئێمە بووە بۆ بودجەکەی کە هاتوو بەدەست ئێمەوە بووە بۆ پەیوەندی سیاسەکانی بەدەست ئێمەوە بوون خۆ بەدەست ئێمەوە نەبووە بۆ سوپا و جێیشەکەی بەدەست ئێمەوە بووە بەدەست ئێمەوە نەبوون تا لە ئێمە گلەی بکرێ بۆ واتان کرد و واتان نەکرد شتێکی کە دەگوترێ ئیسلام حیزبی بۆ چییە لە ڕاستیدا ئەگەر ئەم میلەتە هەمووی پابەند با بە ئیسلامەوە مەبەستم پێ قیادە سیاسیەکەیەتی هیچی بە ئیسلامەتی و مسلمانەتی خۆی شەرم نەبوایە یەکێک لە ڕۆژ هەڵات نەکرد یەکێک ڕووی لە ڕۆژ ئاوە وەکو فیل مەحموودیان لێ نەهات با کە بەس ڕوو لە کەعبەتوڵڵا ناکەن زۆربەی قیادە سیاسیەکە ڕوو لە مۆسکۆ دەکەن ئەگەر ئەوێ لە برەو کەوت ڕوو لە پەکین ئەوێش لە برەو کەوت ڕوو لە واشنتۆن ئەوێش لە برەو کەوت ڕوو لە شوێنیشکە دەکەن بەڵام گرنگەوە ڕوو لە کەعبەتوڵڵا نەکەن کاتێک ئێمە قیادەی سیاسی ئاوە دەبینین ئێمە دەڵێن وڵایگە خەڵک بە ئیسلامەتی خۆی شەرمە ئێمە شانازی بە ئیسلامەتی خۆمانەوە دەکەین ئەوە حیزبی ئیسلامیمان بۆ ئەوەیە کە ناسنامەی مسلمانەتی ئەم میلەتە درەوشاوە بێت و بەرز بێت کەسێک هەبێتە بەنی بکە و دیفاعی لێ بکە ئەجا خۆڕێشمان لە کەس نەگرتو وەڵاهی من یەکەبارێ خۆم مەمنونی هەر کەسێکم هەر بەرپرسێکی ئەم وڵاتە باسی خوا و پێغەمبەری خوا بکە باسی قورئان و ئیسلام بکە نوێژ و تاعەتێکی باشی بێ خەڵک بۆ ئەخلاقی بەرز هاندا هەوڵدا دادگەری بچەسپێنێ شەریعەت پیادە بکە ئەمن مەمنونمی ئێمە زۆر جار گوتومانە ئێمە سەربازین پێشمەرگەی لە بەردەستی هەر کەسێکدا بابێ شەریعەت پیادەکە ئێمە نەمان گوتۆ کەس لە کورسی بێتە خوار گوتومانە جوان لەسەر کورسیەکە دابنیشە و حەقی خۆی پێ بدە هەر لەوێ بە تا قیامەت مادام خەڵک ڕای لەگەڵتا بەڵام حەق بە کورسیەکە بدە شتێکی کە دەگوترێ ئەوانە گەردە سەڵاتیان هەبێت چی دەکەن چی دەکەین خوا پشتیان بێ ئەوە دەکەین کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆش ئەوە دەکەین کە بۆ هەموو خەڵک قازانجە والله ئەگەر شەریعەت پیادە بکرێ عەدالەت بچەسپێ پێش مەزلوم بۆ زاڵمەکە باشە بۆ زاڵمەکە باشە کە لە دنیادا زیاتر عەیبدار نەبێ بۆ قیامەت هیچ زیاتر گوناهبار نەبێ خۆ ئێمەوە نەبێت ڕەحمان لە خەڵک بێ ئەمن زۆر جار گوتوم ئێمە لەسەر پارەی حەڵاڵیش حەسوودی بە خەڵک نابین چجا لەسەر پارەی حەرام و بە گەندەڵی پەیدا کراو بەڵام خۆ نیعمەتەکانی خوا کاتێک خوا بۆ هەموو مرۆڤەکانی دروست کردوون دینمان لێمان قبوڵ ناکە بێدەنگ بین لە کاتێکدا چەند ماڵێک و کەمینەیەک و چەند ملیاردێرێک تەراتێنی پێ بکەن و خەڵکەی لێ بێ بەشکن خۆ من هەموو پێغەمبەران دەبینم عەلەیهیم السەڵات وەسەلام کە ئێمەش ئیلهام لەوان وەردەگرین
ئەمن پێغەمبەران دەبینم هەر بەگشت فیرعەون و قاڕون و نەمرود و خۆبەزلگرەکان و خۆشگوزارانەکان داچوونەوە ئەمەش لەسەر ڕێوانی ئەیدانەیە پێدەنگ بین لە بەرامبەر زوڵم و گەندەڵی و قۆڕەخکاری و فەساد پێدەنگ نابین دینەکەمان لێمان ناگەڕێ نەک لە بەرۆ ڕقی شەخسی یا ڕقی حیزبیمان لە کەسێکە شتێکی کە دەگوترێ کاتی خۆی فڵان کەس گوتوێتی پەرلەمان وا و ئێستا دەڵێن وا چەمان پێش هەموو شتێک منەوە دەڵێم کە من کاتی خۆی کتێبێکە بنووسی لە گەرمەی بانگەشەی هەڵبژاردنەکانی ساڵی 1992 واتە 26 ساڵ لەمە پێش بە ناوی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا لەو کتێبەدا من ئەو کتێبم لە گەرمەی بانگەشەدا نووسی واتە بۆ خۆم شارە و شار دەگەڕام بانگەشەم دەکرەوە کاتە بۆلیسی ئیسلامی شار و شار دەگەڕام لە هەولێر وتارەکە مێساژ هەیە لە بەردەم پارێزگاری بڵێ محافەزەی هەولێر لە شەقڵاوە لە سۆران لە کەلار لەملا لەولا لە ڕانیە وتارم دەدا خەڵکی نەدەنگدان بەلیسی ئیسلامی یعنی چی مزایدەی ئەومان بەسەرەوە بکرێت بەڵێ لە ئەو کاتە گوتومە ئێستاش دەیڵێم ئەو کاتە چیم گوتومە پەرلەمانێک یاسای ناشەرعی یاسای زاڵمانەی تێدا دەربکرێت تۆش لەوێ دابنیشی گوناهباری ئێستاش وە دەڵێن ئێمە نوێنەرەکانی خۆیان بۆ دێنێرین بۆ ئەوێ بۆی ڕێ بگرن لە دەرکردنی یاسایەکە لەگەڵ شەریعەتدا تێک بژیرێ یاسایەکە مافی خەڵکی تێدا پێشێل بکرێ ئێمە نوێنەرەکان بۆیە دەنێرین ئەو کاتی ئێستاش هەر ئەوە دەڵێنەوە کە پەرلەمان دەبێ لەسەر بناغەی ئیمان بنیاد بندرێ ئەو کاتە من گوتم چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا مەبەستمەوە بوو ئەو خەڵکە ئەو کاتە هەموو هیواکانی خۆی هەڵچنی بوو لەسەرەوەی پەرلەمانێکمان هەبێ و حکومەتێکمان هەبێ لە خەم دەڕەخسی ئەوە 27 ساڵە حکومەت و پەرلەمانش تێ کەچی نغرۆ بووی لە گەندەڵی و فەساد و قۆڕەخکاریدا کەواتە قسەکەی بندە قسەکەی برای خۆتان ڕاست هاتە دی دەمگو چارەسەری ئەم کێشە و وەزعەت بە ئیمان دەکرێت نەک بە پەرلەمانێکی کە لەسەر بناغەی ئیمان و ئیسلام کار ناکە ئەوە خۆ دیارە ئەنجا هەردەقی ئەو قسەیە کە لەو کتێبەدا هاتووە لە لاپەڕە 45دا گوتومە ئەو مسڵمانەی دەچێتە پەرلەمانێکەوە تاکو لەوێدا بانگەوازی خەڵکا بۆ لای خوا فەرمان بە چاکە بکە ڕێ لە خراپە بگرێ ومێد وایە نەکرد گوناهبار نێ بەڵکو ئەجر و پاداشتیشی هەبێ بە ئەندازەی ئەو کە کاری باش دەکا و بە ئەندازەی کە بڕشت و کاریگەری چاکی دەبێت بێمە سەر تەوەری چوارەم و کۆتایی چەند ئامۆژگاری و وریاکردنەوەیەک برا خوشکانی بەڕێز وەکو زۆر جاری دیکە گوتومە و ئێستاش دووبارەی دەکەمەوە ئێمە لەم سەرزەویە ژیانێکی ئەمانەتی کاتیمان پێسپێر دراوە نازانی کەی کۆتایی پێدێ ئەو ڕستە قورئانیە زۆر جار بیری لێ دەکەمەوە زۆر سەرنجم ڕادە کێشێ کرد لە قورئاندا تەنیا ئەو ڕستەیە بەو شێوەی هاتووە کە ئەوانەی تووشی دۆزەخ دەبن لە ئەنجامی ئەوەدا کە ژیانی دنیاکەیان وانە گوزەراندوە پێی سەربەرز و ڕووسوری لای خوابن لە دۆزەخدا هاوار دەکەن وهم يصطرخون فيها ربنا أخرجنا نعمل صالحا غير الذي كنا نعمل هاوار دەکەن دەقیژێنن پەروەردگارمان دەرمان بێنە تاکو کردەوەی چاک بکەین جگە لەو کردەوە خراپانەی کە دەمان کرد خواتشان وەڵام دەداتەوە ئەوەلەم نوعەممیرکم ما يتذكر فيه من تذكر ئایا بای ئەوەندە تەمەنم پێ نەدان بای ئەوەندە نەمژیاندن کەسێک ویست بای بیری بکەوێتەوە بیری دەکەوتەوە کەواتە با بیرمان بکەوێتەوە پێشەوەی تووشی دۆزەخ بین لێدە هاوارکەین کەسیش بەدادمان نەگا با بیرمان بکەوێتەوە ئێمە هەر خۆمان نین لەم سەر زەویە ئێمە خاوەنێکمان هەیە کە خوای پەروەردگارە ئەو خوا پەروەردگارە سوبحانەهو وتعالە بەرنامەی بۆ ناردووین ئەو شەریعەت و بەرنامەی خوایە ئینحیازی نییە بەلای کەسدا نە بەلای دەوڵەمەنددا دادەشێنێ بە دژی فەقیر نە بەلای فەقیردا دادەشێنێ لە دژی دەوڵەمەند نە بەلای عەرەبدا لە دژی عەجەم نە بەلای عەجەمدا لە دژی عەرەب نە بەلای نێردا لە دژی مێ نە بەلای مێدا لە دژی نێر ئەو شەریعەتی خوایە هی خوایە کە سوبحانەهو وتعالە ڕەگەزی نییە خۆ نە نێرە و نەمێیە نەتەوەی نییە خۆ خوا نە عەرەبە و نە کوردە و نە ئەوە خوا سوبحانەهو وتعالە خاوەنی هەموو شتێکە پێویستی بە هیچ کەس نییە بۆیە لە بەرنامەکەیدا عەدلی مطلق هەیە بەرنامەکانی کە بێنە هەمووی یان نەتەوەیەک بەسەر نەتەوەیەکدا ساڵ دەکا یان توێژێک بەسەر توێژێکدا وەکو سۆسیالیزم و مارکسیزم
دیکتاتۆریەتی پرۆلیتاریا هەیە. پرۆلیتار دەبێت دیکتاتۆر بێ، خەڵکی بورژوا دەبێت چەوساوە بێ. سەرمایه‌داری و کاپیتالیزم دەبێت کاپیتالیزم دیکتاتۆر بێ، پرۆلیتار و هەژار و ڕەشوڕود لە بن پێدا بپڵیشێتەوە. پیاو سالاری و ژن سالاری. لە ئیسلامدا شەرع سالاری هەیە. تەنیا خوا سبحانه وتعالى مافی ئەوە هەیە حەڵاڵ و حرام و چاکە و خراپە بۆ خەڵک دیاری بکە. خوای پروردگاریش لە مەسلحەتی هەموو لایەک شتەکان دیاری دەکات. هەرچی خراپە و زیان بەخشە لێیان قەدەغە دەکات، هەرچی چاکە و سود بەخشە بۆی ڕەواکردون و بۆی حەڵاڵ کردوون. جا من چەند وریاکردنەوە و چەند ئامۆژگاریکی دڵسۆزانم هەیە بۆ هەموو لایەک. یەکەم، با خەڵک لە بەرامبەر ئەو موچەدا کە وەری دەگرێ خۆی پێ چاوبەرژێر نەبێ لەو حیزبەکە موچەی دەداتێ. جا ئەگەر موچەی حکوومەتیە یاخۆ موچەی حیزبیە، چکۆ موچە حیزبیەکەش با خەڵکەکە بەرچاوی خۆی ڕوون کاتەوە، با خەڵکەکە هۆشیار بێتەوە، خۆ موچە حیزبیەکەش وە نەبێ خۆیان سکیان لێدا بێ. ئەگەر دوو ماڵن، ئەگەر سێ ماڵن، ئەگەر دوو حیزبن، ئەگەر چەندن، خۆ پارەکە هێرە وڵات هەیە. ڕۆنی خۆتان لەسەرتان دەدەنەوە، بۆ پێی چاوبەرەژێر دەبن، بۆ پێی منەتبار دەبی. موچەت دەداتێ، پارە دەداتێ، بڵێ با ڕۆنی خۆمە لەسەری خۆم دەدەیەوە، منەتی چم لەسەر دەکەی. جاری کەش گوتومە دەیڵێمەوە هەر کەسێک ئەو موچەیە کە وەری دەگرێ، موچەی حیزبی بێ یا حکوومەتی بێ، خۆی پێ چاوبەرژێر و منەتبار بێ و لە بەرامبەر ئەوەدا پێی وابێ کە ئیرادەی کردراوە، موچەکەی لێ حەرام دەبێ. بەڵام ئەگەر لە بەرامبەر ڕەنجێکدا کە دەیدا، لە بەرامبەر کارێکی شەرعیدا کە دەیدا موچەکەی وەربگرێ، یا لە بەرامبەر خەباتێکدا کە کردوویەتی موچەکەی وەربگرێ وەکو خانە نشینی، مادام خاوەنی ئیرادە و ویستی خۆی بێ، خاوەنی بڕیار و دەنجی خۆی بێ، ئەو کاتە موچەکەی بە ئەندازەی ئەو کە لە بەرامبەر کارێکی حەڵاڵ دەوەری دەگرێ حەڵاڵە. ئەوە یەک. دوو، ئامۆژگاری دووەم ئەوەیە کە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت لا یولدغ المؤمن من جحر واحد مرتين. بڕوادار جارێک دوو جار لە کونێکەوە ناگەزرێ، دوو جار لە کونێکەوە ناگەزرێ. کوردەواری خۆشمان دەڵێن ئەگە جارێک هەڵت خەڵەتاندم خوا بتگرێ، دوو جار هەڵت خەڵەتاندم خوا بمگرێ. یعنی دەبێت لە جارێکم پەت وەربگری. ئیکاکە و خەڵکم میلەتە باسی دیکە هەڵ نەخەڵەتێ. بڕواتان بێ من خەڵکی ئەو حیزبانەش کە حکمڕانن دێن بۆ لام، نەک لە ئاستی سادە، ئاستی قیادەش دڵی خۆی بۆ بکاتەوە هەمووی ناڕازیە لە مۆزعە. دەڵێ وەڵا زوڵم زۆرە و گەندەڵی زۆرە و فەساد زۆرە و قۆرەخکاری زۆرە، بەخوا وەزعێکی خراپە. دێ باشە کە دەزانین خراپە، ئەو خراپەیە لەکوێ پەیدا بووە؟ هەروەکو پەندە عەرەبیەکە دەڵێ یەداکە ئەو کەتاوە فوکە نەفەخ، بەدەستی خۆت گرێت داوەبەزاری خۆت فوتیە کردووە و چێ دروستی کردووە واقعا. کەواتە با پەند وەربگرین و شتی تەجربەکرا و تەجربە نەکەینەوە. سێ، هەمیشە تەماشای کردار و پەرێز بکەن. خەڵکینە جەماوەر پێشەوەی گوێ لە قسە و شیعار بگرن، تەماشای کردار و ڕەفتارکەن. تەماشامە کەس چ دەڵێ، تەماشا بکە چی کردو، بە تایبەتی کەسێک کە دەسەڵاتی هەبووە و کەسێک کە بڕیار بەدەست بووە، ئەو نابێ بڵێ وا دەکەم و وا دەکەم، دەبڵێ وام کرد و وام کرد. چوار، مەرزینی هەر کەسێک قسەی بە دەسەڵات گوت و ڕەخنەی لە دەسەڵات گرت چاک بێ، مەرج نییە، دەبێت تەماشای کەی. هیوا هەیە لە پەنای ئەو دەسەڵاتە گەندەڵەدا دروست بووە، وەکو گەنە و قڕن و وەکو ئەو زیندەوەرە مشەخۆرانی کە لەسەر مەڕ و ئاژەڵ و شت دروست دەبن هەر خوێنیان دەمشن. لە پەنای دەسەڵاتێکی گەندەڵدا سەرۆت و سامانێکی وەسەرێک ناوە قسەی زلزل دەکا، دەسەڵات وە و دەسەڵات وە. باشە تۆش لە قەدەر ئەو دەسەڵاتەکە هاتە بزانم چیت کردووە، چیت پێ کردووە، خەڵک چەند لێت ڕازیە، هەڵ نەخەڵەت هێ با خەڵک بە قسەی زریق و بریق تێکەڵکردنی کوڕ و کش و پێکەوە هەڵپەڕن و ڕەقس و سەما بکەن. بابە بۆ خەڵک لە ڕەقس و سەمامان کەمە، هەیە بانگەشەکەی ئەوەی کوڕکسان تێکەڵ دەکەن ڕەقس و سەما دەکەن، بۆ تاسە گەلی کوور کێشەکەی وێ ڕەقس و سەمای نەکردو پێکەوە. یان کێشەکەمان ئەوەیە کە ئەم خێر و بێری وڵاتە بڕیاری سیاسی ئەم کاروبارە کە لە وڵاتەدا هەیە بەدامەزراوەی نەکراوە، لە دەستی ئەمیندا نییە، بەدەست کەسانی دڵسۆزەوە نییە. دەبێت لەوێ بیگۆڕی، نەک خەریزەی گەنجەکان بجوڵێنی و ئەتۆش بە زۆرێکی دیکە کڵاو لەسەری خەڵک نێ تا 4-5 ساڵی کە جا ئەوجا بە خۆ بزانن کە تۆش پێتەوە داون. خەڵکیش دەبێت هۆشیار بێ بەڕاستی. ئەنجا
من کۆتا قسەم ئەوەیە ئەم وڵاتە هی هەموو لایەکە بێگومان کەس لە کەسی زیاتر بەش پێوە نییە هەممان تێیدا خاوەنین و هەمیشە تێکدان و وێرانکردن بە کەمانیش دەکرێت بەڵام چاکردن و بیناکردن و ئاوادانکردن بە زۆران نەبێ ناکرێت با هەوڵە هیمەتی خۆمان هەموو بخەینە گەڕ بە تایبەت ئێستا دەرفەتێکی باشە ئەم هەڵبژارنە هاتۆتە پێش دەسەڵاتداران 4 ساڵ حکومڕانی دەکەن خەڵک یەک جار دەرفەتی هەیە ئەم یەک جار دەرفەتە خەڵک دەبێ وریا بێ بزانێ ئەو دەسەڵاتە ئەو ئەمانەتی حکومڕانیە کە پێشێ ناردنی نوێنەرانە بۆ پەرلەمان و لە هەناوی پەرلەمانشدا حکوومەت تەشکیل دەبێ چاوەڕ کاتەوە خەڵک هۆشیار بێ ئەو ئەمانەتە بەچێ دەستپێرێ واللهی میلەتێک خیانەت بەو ئەمانەتە بکە بە خائین لە قەڵەم دەدرێ و خەڵکی خائینیش وەزعی هەر ئاوا دەبێ کەواتە ئەگەر دەمانەوێ واقعەکەمان بگۆڕە دەبێت زۆری بیرکردنەوەی خۆمان بگۆڕین حیفە باچی دیکە پەنجەی پەشێمانی نەگەزین و بە لەو کنەوە کە گەزراوین جارێک و دوو سێ باچی دیکە نەگەزرین چی دیکە دەست بەو کونەدا نەکەین با هەڵوێستەکەمان بگۆڕین و با بە جۆش و خرۆشێکی باشەوە بەرەو سندوقەکانی دەنگدان بچین دڵنیا بن ئەوانەی کە ڕەخنەیان هەیە بە زۆری لە مۆزعان جاری وا هەیە ناچن بۆ دەنگدان هەتا کەسێک کەمتر بچێ بۆ دەنگدان لەوانەی کە ڕەخنیان لە مواقعە هەیە دەرفەتی زیاتر دەڕەخسێ بۆ تەزویر و فرتوکێڵ و گزیکاری و گەندەڵی کەواتە گەدەتێ واقعەکە بگۆڕدرێ دەبێت تۆ بێ بیگۆڕی هاوڵاتی جەماوەر خەڵک دەبێت تۆ خۆت ئەم واقعە بگۆڕی خۆخوا نەیکردو بە عادەت لە ئاسمانێ و فروشتان دابەزێنێ تەنانەت پێغەمبەرانی پێش محەممەدی خاتەمیش سەڵات و سەلامی خوا لەسەر هەمویان بخوا فریشتەی بۆدا نەبەزاندوون بەڵام بەڵای ناردوو بۆ قەومەکان بەڵام لە دوای هاتنی پێغەمبەری کۆتایی خوا عادەت و سنەتی خۆی گۆڕیوە خەڵکەکە بەگشتی لە بین نابا دەبێت خۆیان لە بینی خۆیاندا هەوڵدەن پاکسازی و چاکسازی بکەن خۆی پەروەردگاریش دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون إما ئاوادانیەکان لە بین نابین مەگەر خەڵکەکە ئستەمکار بن بەڵام ئەگەر چاکەکار و هەوڵدەن چاکسازی و پاکسازی بکەن خۆی پەروەردگار بەدەستیانەوە دێنێ ومێدم وایە کە ئەم وێستگەیە کە ئەم هەڵبژاردنە کە لە سینۆدا ئەنجام دەدرێ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان هەموو لایەک بە تایبەت ئەوانەی لەم بارودۆخە بەگلەین ئەگەر نا خەڵکی کە من دەزانم زۆری چۆتە سەر مەزەبی مەڕ چۆنی دەنجی دەنگەڕوا بەڵام ئەوەی کە دەیەوێت بەشەر بێ ڕەخنەی لە مواقعە هەیە با بە جۆش و خۆشەوە بچن بۆ پای سندوقەکانی دەنگدان و با دەنجێک بدەن لێی دڵنیا بن کە لە دنیا و دوا ڕۆژ دەمایە ڕووسوری و سەربەرزیان دەبێت ومێدەم وایە کە ئەم لیستی 194 کۆمەڵی ئیسلامیش کە بە پۆلێک خەڵکی بژاردە لە خوشکان و برایان خەڵکی ئەزمون کراو خەڵکی ڕابرد و پاک خەڵکی بەتوانە بەڵام بی ئیمکانیەت ئێمە خستومانە مەیدانەوە چاویان لە هیممەت و هەوڵ و پشتگیری و هاوکاری خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانە تاکو وەکو براو خوشکە پێشوەکانیان لە کایەکانی پەرلەمان و حکوومەت و شوێنەکانی دیکەدا هەڵوێستی باش تۆمارکەن گۆڕانکاری باش بکەن خوا پشتیوان بێت خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەروی خێر لە میلەتە موسڵمانە بکاتەوە و دەربازی کە لەو جۆرە حکمەی کە هەمووی لێی بەگلەی و هەمووی لێی ناڕازیە خوای پەروەردگار وامان پێ بکا وامان بۆ بکات لاپەڕێکی تازە هەڵدەینەوە بە شێوەیەکی تازە بە بیرکردنەوەیەکی دیکە بیر بکەینەوە و هەڵوێستێکی تازە لە خۆمان بخەینە ڕوو کەمایی سەربەرزی و ڕووسوریمان بێ لە دنیا و دوا ڕۆژدا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين